وجدانم ئازارمەیە کە ئەو جانتا لێکم و کۆترە ماڵی تێ بچێ تکا ئەەکەم کەس دەستکاری نەکە مەمنونی. من ئێستا لە سەرەتای شەقامی مەولەویم دوکانێکی پەراوگە لەسەر ئەم شەقامە هەیە کە ژمارە جانتای لە پێشی دوکانەکەی داناوە. لێشە لەو جانتایانە کە دووەم جانتایانەکەم جانتا ڕەشەیە کۆترێک هێلانەی لەسەر دروست کردووە کە هاوکاربێنەکان گوێزێتەوە. خاوەنی دوکانەکە نزیکەی 2 ساڵە ئەم جانتای دانەگرتووە و وازی لە جانتاکە شێناوە بۆی کە لانە لە کۆترە تێک نەچێت لە بێچۆکانی تێک نەچێت بۆیە وەکو ئەرچێکی مرۆڤانە لانی ئەم کۆتری پاراستۆ بە شەو ڕۆژ ئەم جانتایە بەم پێشی دوکانەوە نەچمە لای خاوەنی دوکانەکە کاژی سڵاو لێ بێ ئەم هەڵوێستەی بەڕێز لە کوێ سەرچاوی کێم کۆترات هێرە. وەڵاو مندی 2 ساڵە بێت تقریبا خۆم 3-4 ساڵە لێرەم 2 ساڵە بێت کە ئەم جانتایە بێ کۆتر هێلانی لەسەرەکە ماشەڵات ئێسا 3-4 بەچکەی زیاتر لێ کردووە کە سەرەتا هاتنەوەی ڕاستی دڵم نەهاو ئەو جانتایە لیابم کردومە بە ماڵی خۆی مڵکی خۆیت ێزارگو کارێکی ئەرکێکی مرۆڤیانە و دینیانە دڵم ناتوە کۆترا لەسەر جانتایە لابرم کە ئێستا کردومە بە مڵکی خۆی هی خۆیەتی. جانتاکە بای چەندە؟ وەڵا حدودی 25 زارە واز لێناوە 2 ساڵ وازم لێناوە هی خۆیت ئەگەر 50,000ش بۆە جانتاکە. کەسانێک هەیە ڕاوی ئەم باڵندانە ئەکەن یاخود سەریان ئەبڕن تۆ وەکو کەسێک کە ئێستا پێشی دوکانەکە و بە تەرخان کردووە پەیامێکە گەیەنی؟ وەڵای پێیان وێ تکە ئەکەم کەس نەتێکی بانە بیڕوخێنێت چکە ئەو کۆترە بێ و زۆ جوانە من دڵم ناتۆ جانتای لێ لێکەمە لە بریکە کردومە بۆ مڵکی خۆی وجدانم ئازارمەیە کە ئەو جانتا لێکم و کۆترە ماڵی تێ بچێ تکا ئەەکەم کەس دەستکاری نەکە مەمنونی. هەوڵەر نێوە بیبن تا ئێستا هیچ هەوڵێکیان نێ و ئەوەنەشی خۆم ئاگادارم کەس دەسی لێ نێوە هیوادارم هەروە بمێنێتەوەوانێ کامێری لەسەرە لەسەرێتی 2 کامێرەی لەسرە. زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ هەڵوێستەکە و بەڵێ زیاتر لە 2 ساڵە لە ناو ئەم جانتایە کۆترێک لانەی کردووە بۆیە وەکو هەڵوێستێکی مرۆڤانە خاوەنی ئەو پەڕاوگەیە جانتاکەی بۆ تەرخان کردووە و بە هەمان شێوە کردوێتی بەو لانەی و کۆترە بۆی کە تێیدا پارێزراوە بێت و لانەی لێ تێک نەچێت.